لهولیر دو اندازیارن هفجین نقشهن آواهیان گهرین بو نقشاندنا موده. او نقشه کارگاه و براند نافدار جلوبرگن خانمان با قماشن تایبت جو کوریا باشور و شیانن برمانینا 500 پارچان روزانه وان ستاندرده که نود بازار کردستان ده داهینا. چیروکا سرکفتنا براند و کارگاه نقشه ده میدین کردستان رو داوی دا ببینن. براندان نقشه بو جلوبرگن خانمان ده سال 2017 انده لباجر هولیر هاتت دامزراندن. اف پروژه لسردست دو هفجین اندازیارن تلارساز هاتی آوا کرن که پیشه خواه اندازیاری به جهلان داکو بکوند ده جیهان موده ده. نقشه وکو برانده که نافدار و خودان کوالتی که برز یا جلوبرگن خانمان لحرم کردستان و عراق ده تناسین. اف پارچه هنه که پیشته یه جنانه ده ناوا کارگاه نقشه ده هاتیه دروست کرن الور لحولیره دو دم جمر اجبو کارمندن کارگه خواستینه هیا نقشه و درمان و همو تشته که اوی پارچه هنه درست بکن. ایکی شوان برانده کنها لناف عراق داشت تایبت بو جلوبرگن جنان نافدار دبه او جبرانده نقشه کو کارگاه هاوی لباجار هولیره به دستن هنک خلک سوریه کرد می روش آوای کرد می باشور آنکو خلک هولیره و هنک خلک جه عراقی همان دست خواه داینه هف و دست بکرینه اف برانده هنه پارچه نوی دناوی کارگاهی دا درست دکن. اف کارگاهانه دکاره در روژه ده جه همو جوره کی هم جاکیت به یان کود به یان جه عبا به یان جه پش به هر تشتک جبو جنان جلوبرگ بیم کار آنین اف کارگاه درست دکه و هیدی برف براندبونه که نافدار دچه و همجی رکابریت که نوا بازاران ده همجی آلیه کوالیتیه همجی آلیه نرخی که به نرخی که ارزان بکاره پارچه که کوالیتی برس پیشکشی خلکی بکه میدین کردستان اوی جاردا بینرن من برنامه میدین کردستان لگل مبن امی نشانیه بدن که چوال هولیره به دست دو اندازیارن الوی داره اف کارگه هاتیه درست کرن و اف برانده چوا اوها نافدار بو. کار ده نافبرا دامزرینه رانده به شوهی که رخستی هاتیه پاروکرن. سارا کش باجر ناصریه کار دیزاین کرنا همو برهمان انجام داده و غسان جی باجر موصله که هفجین سارایه بر پرسه جی کارگیری کارگه و مارکتینگ افرودنه. من هر لتمنی حوت ساڵیەوە حەزم بە کاری قوماش و کاری درومانی بوو لەناو ژنگەیەکدا لەدایک بووم کە زۆربەیان بەرگ درو بوون هەمیشە ئەو پارچە قوماشە بچووکانی کە لە خوشکەکەمدا دەمانەوە دەمبڕین و بۆ بووکەڵەکانم دەمکردە جلوبەر وردە وردە گەورە بووم و ئەم حەزەشم لەگەڵمدا گەورەتر بوو دەستم کرد بە دروستکردنی جلوبەرگ بۆ خۆم تا ئەو کاتەی لە زانکۆ وەرگیرام و لە ئەندازیاری تەلارسازی خوێندم ئەم بەهرەیە لەلام مایەوە و ئەندازیارەکەش زۆر سوودی پێگەیاندم و هەستم کرد بەهرەکەی قوڵتر کردمەوە وای لێ کردم کە زیاتر بیرۆکەکانم لە دیزاینەوە سەرچاوە بگرن بیرۆکەی دیزاین و جلوبەرگ لە بیرۆکەی ئەندازیاری تەلارسازی دەچێت هەر بیرۆکەیەک پێویستی بە سەرچاوەیەکی ئیلهام و پاشخانێکەیە ئیتر کەوتمە ئەم بوارە و بیرم کردەوە بۆچی ئەمە نەبێتە کارێکی بازرگانی بزنسێک بۆچی نەبێتە مارکێکی ڕاستەقینە لەسەر زەوی بۆچی مارکێکی عێراقی نەبێ وەک مارکە خەلیجەکان بە تایبەتی لەو بوارەی من چوومەتە ناوێەوە کە شاڵ و عەبایە و بەگشتی لە عێراقدا بوونی نییە
بیرم لەوە کردەوە کاتێک دەچینە دووبەی و عەباکان و مارکەکانیان نەبینین وەک مارکێکی خۆماڵی و پیشەسازی و بیرۆکەکانیان من حەز دەکەم ئێمە وەک مارکێکی عێراقی لەوە باشتر بین. سپاس بۆ خوددا بیرۆکە و بنەمای ئەم کارەمان هەیە. ڕۆژێک لە ڕۆژان دەستمان بەم هەنگاوە کرد و هاوسەرەکەشم پاڵپشتی کردم و دەستمان پێ کرد. سەرەتا لە ماڵەوە دەستمان پێ کرد و وردە وردە سپاس بۆخوا کارەکانمان ڕۆیشت. شوية شوية والحمد لله الأمور مشت. نها کارگاه وان زیدتری 40 کارمندان بخواه دیگره. دیگل هبونا تیمکا پسپور و هاریکاریا پروسیا برهمهنانا کارگه دیگه. مارکەی نەخشە مارکەیەکی عێراقیە و تایبەت بە جلوبەرگی ژنانە لە ساڵی 2017 دامەزراوە. سەرەتاکانمان سادە بوون و سپاس بۆ خوددا دەستمان کرد بە فراوانکردن و پەرەپێدانی تا گەیشتینە ئەم ئاستەی ئێستا. کارگەی نەخشە نزیکەی 40 کرێکار لەخۆ دەگرێت کە پسپۆڕی جیاوازیان هەیە لە دیزاین، بڕین، بەرهەمێنان و نەخشاندن. ئێستا نەخشە خاوەنی 3 فرۆشگایە. یەکەمیان لە هەولێرە لە لقی منارە. پاشان فراوانمان کرد بۆ لقی سەرەکی لە گراند ماجدی مۆڵ و لقی سێمیشمان لە شاری مووسڵە لە ئاشور مۆڵ. ئێستا لە زۆربەی پارێزگەکانی عێراق بریکارمان هەیە و بەنیازی کردنەوەی لقی سەرەکین لە هەموو پارێزگاکان لە دهۆکەوە تا بەسرە ئینشاءڵڵا. سەبارەت بە کارگەی نەخشە ئێستا خاوەنی 4 هێڵی نەخشاندن و بەرەمێنانین و لە داهاتوودا بە نیازی زیادکردنی هێڵی 5مین کە تایبەت دەبێت بە چاپکردن. نەخشە گرنگی بە جۆری باشی قوماش و کوالەتی دەدات. ئەمە شوای کردووە ڕکابەری کاڵای خۆماڵی بکەین لە ڕووی جۆر و کوالەتیەوە. کارگاه نقشه پشت بستنه لسر تکنولوژیا پیشکفتی دیگه به هبونا ماکینین درمانه و نقشاندنه ین مدرن. اویه که دیگل بکار آنینا قماشن به کوالتی مسوگریا برمینانا جلوبرگان به استاندرده که بلند که دبنه اگر باوریا کریاران. بدايتنا ب 2017 سەرەتامان لە ساڵی 2017 بە بیرۆکەی دروستکردنی عەبا و شاڵ دەست پێ کرد، بەڵام کاتێک کارەکانمان بەردەوام بوو کاڵاکانمان چوونە بازاڕەوە و بینیمان لە وەرزی زستاندا پێویستیمان بە بەرهەمی زستانەیە چونکە بازاری عەبا لە زستاندا وەک هاوینگەرم نییە، بۆیە دەستمان کرد بە بەرهەمهێنانی چاکەت و پاڵتۆی زستانە. بیرۆکەکە ئەوە بوو کە هەمان بەرهەمە جیهانیەکان بە کوالیتی بەرز و بە نرخێکی گونجاو بەرهەم بهێنین. پشتی پتر جه 8 سالان جه کارکرنه نقشه روش بو روژه دمازنبونه ده. ئێمە لێرە بەشی نەخشاندنی ئەلکترۆنی کارگەی نەخشەین. 4 مەکینەی بەرهەمهێنانمان هەیە. هەر مەکینەیەک 18 سەری هەیە. واتە لە یەک کاتدا کار لەسەر 18 پارچە دەکات. کارەکە لە بەشی بڕینەوە بۆمان دێت و نەخشەکەش لە بەشی دیزاینەوە. کاتێک کارەکە دەخینە سەر مەکینە بە پێی داواکاری ڕنگ و جۆری نەخشەکە کار دەکەین. جا نەخشی ئاسایی بێت یان موورو یا بریقەدار. نەخشاندنەکەش بە پێی کاتەکە دەگۆڕێت. هەندێکیان چارەگە کاژێرێک، هەندێکیان نیو کاژێر، هەندێکشان کاژێرێکی پێدەچێت. توانای بەرهەمهێنانی ڕۆژانەمان نزیکەی 1000 پارچەیە و کار بۆ ئەوە دەکەین کە بیکەینە 5100 پارچە. هەروەها هەوڵ دەدەین 2 هێڵی نوێ بۆ کارەکەمان زیاد بکەین. من 20 ساڵ ئەزمونم لە بواری نەخشاندندا هەیە.
6 ساڵ لەمەوبەر لە دیمەشقەوە هاتووم. لێرە 6 کرێکارین. ڕاهێنانمان پێکراوە و کارەکانمان بە شارەزاییەوە دەکەین. گرنگترین شت لای ئێمە جۆر و شارەزاییە. وصار عندنا اتقان بالعمل واهم شيء عندنا نحن هون الجوده والخبره. ادبش تطریزی ده آنکو نقشدانان و درست کردن نقشان سر جلوبرگان ناوا اوی کارگاهی دا کارگاه نقشه کارگله کی جداه هنه کی بزحمته و که ام جلوبرگا دبینین و ام دیکرین نقشن جدا سر هنه تایبت جی اگر ام بین جلوبرگان خانما نقشن گلک سیر و انتیکل سرن بسی جوران جی نقش الویدره تینا چاکرن برای اوی آمیره هنه اوی ایکشوان آمیرانت ناوا اوی کارگاهی دا که هجده سرینو هنه اف هر سر ایکشوان جی سه کارا دکه نقشن نم که اوید هند بینن به دو جورا دکاره دروز بکه بو نمونه او نقشه هیچ که کیه یه جلو برگه کی اف نقشه هنه اف آمیره هنه دکاره به 2 ساعتان هیا 2 ساعتا دو دم جمیران اف نقشه هنه بیتا دروز کرن کیلو وان نم که هند بینن هیا 20 دلار دچیتن جبو هیچ که بتنه نزدیک 150 تا 200 گرام وان نم که هاتین بکار آنین جوره که دی نقشان ها کو ام کاریم بیشتر تمنی و نزدیکی 20 سالانه نقشن پیلکا الوری دیسان اف آمیره دکاره درست بگه اگر نقشه کن نفسی اوی بیتن اجی پیلکا بیتا چکرن نزدیکی بیشتر ساعتی کمتر دکاره اوی نقشه هنه اوی هند بینن دکاره بدایی بینیدن اگر نقشه دزی بیتن آنکو دزی دکاره نه رنگا پیگ و بینه و دست بکه چکه دکاره هیا 15 ام بیشین دقا فلکا دکاره اوی نقشه هنه بدزی بدو ماهی بینه جبو پیلکان اف آمیره هنه دکاره دو جوران همین بچیک و همین مازن و دو رنگا بتنه هند کارگاه کارمندن کارگاه دیخناف دا و دیف باشه بیشین دیزاینه کاوان چه خواستیه چه رنگ خواستینه دکان دیخناف دا و دست بکه اوان نقشان چه دیگه کار بشه برمانین در نوا کارگه ده آماده کرنا برهمانه هر وها دبه روزانه اف برگدوره هیا 20 پرچم بدورین هیا پلانا کارگه ببجه آنین ئێمە بەشی بەرهەمێنانی کارگەی نەقشەین دیزاینەکە لە بەشی دیزاینەوە بۆمان دێت ڕنگ و قوماشەکەی هەڵدەبژێرین و دەینێرین بۆ بەشی بڕین سەرەتا هەموو پێوانە و ژمارە و بڕەکانی دەخەینە کۆمپیوتەرەوە اینجا دەینێرین بۆ بەشی بڕین بڕی پێویست هەڵدەبژێرین و پاش تەواوبوونی لە بەشی بڕین ئەگەر پارچەکە پێویستی بە نەخشاندن بێت دەینێرین بۆ بەشی نەخشاندن ئەگەرنا دەینێرین بۆ بەشی بەرگدرووەکان بەرگدرووی جیاوازمان هەیە لە هەموو نەتەوەکانن سووریایی و عێراقی توانای بەرهەمێنانی هەر کرێکارێک بە پێی دیزاینەکە دەگۆڕێت بەڵام زیاتر گرنگی بە پاک و خاوێنی پارچەکە دەدەین نەک بڕی بەرهەم پاش تەواوبوونی لە بەشی دوورمان ڕاستەوخۆ دەینێرین بۆ بەشی ئوتوکردن ئامادەی دەکەین ئەگەر پێویستی بە ڤازلین یان دوگمە هەبێت تەواوی دەکەین پاشان دەچێتە بەشی پاکەتکردن دەزوەکانی لێ دەکەینەوە و دەخرێتە پاکەتەوە و کارتی مارکەکەمانی پێوە دەکرێت و ئامادە دەبێت بۆ کڕیار بالنسبة للمعمل تصل الطاقة الإنتاجية معمل نقشة توانای بەرهەمێنانی کارگەی نەقشە دەکاتە زیاتر لە 500 پارچە لە ڕۆژێکدا ڕاستیەکەی ئێمە ئەوەندە گرنگی بە کوالەتی بەرز دەدەین ئەوەندە گرنگی بە بڕی بەرهەم نادەین ئەمەش پەیوەندێکی پێچەوانەی هەیە لەگەڵ توانای بەرهەمهێناندا گرنگی ئێمە لەسەر جۆر و کوالێتیە ئێمە لە هەوڵێەوەدان ڕکابی باشتری مارکەکان بکەین لە بواری پسپۆڕی خۆماندا کە بریتە لە عەبا شاڵ پاڵتۆ ئێلەک و جلوبەرگی ژنان بەگشتی کار لەسەر کوالێتیەک دەکەین کە بتوانین ڕکابی هەمان کوالێتی بکەین بەڵام بە نرخێکی زۆر جیاوازتر لە مارکە جیهانی و بیانیەکانی ناو بازاڕ
ji bo her parçeyeka kargeha nexşe durust bike di navbera 2-4 metronîvan ji dehan curên qumaşî ji waran lazim e heka ev parçe çêbe. Heya brandê nexşe xwe navbazarî da biselmîne dibe ji her modelekê çend sayzeka çêke. Teman demê de ji her sayzekî jî dibe çend reng hebin. Heya bikare rikaberiya bazaran bike û navê xwe bilind bike. اسم نقشة اجى لأنه ناوی نەقشە لەوە هات کە سەرەتا بیرمان لەوە کردەوە کە عەباکان سادە نەبن بەڵکو دەبێت نەخش و نیگارێکیان تێدا بێت بۆیە بیرۆکەی هێنانی نەخشاندن بۆ ناو بوارەکەمان هاتە ئاراوە تا سەرەتاکەمان زۆر سادە نەبێت و بتوانین ڕکابەری مارکە ناعێراقیەکان بکەین. بیرۆکەی نەخشاندن بۆ هۆی ئەوەی ئەم ناوە هەڵبژێرین. من حەز دەکەم عەباکان دەستکاری و نەخشیان تێدا بێ. نەخشاندن ئازادیەکی زۆر دەبەخشێ بۆ ئەوەی جیاواز بێت. بیرۆکەی نوێ زیاد بکەیت کە دووبارە نەبن. دەستکاریەکی تایبەت بە خۆت زیاد بکەیت و لە هەمان کاتدا بتوانیت ڕکابەری ئەو مارکانە بکەیت کە ئەم شێوازە بەکاردێنن. نفس البراندات اللي تستخدم هذا الشيء. بەهای بەرهەمێن وان نەهەرزانن لێ وەکو ئەو دەبێژن di navbera nirx û qualîtî û dîzaynê hevsengiyek heye. ماركة نقشة بما أنه نحن بۆ پێی ئێمە گرنگی بە کوالەتی بەرز دەدەین. سوپاس بۆخوا ئێستا لەخەکانمان لە عێراق و بریکارەکانمان لە زەروی پارێزەکانی عێراقن. هەوڵ دەدەین بچینە دەرەوەی وڵات بە تایبەتی وڵاتانی کەنداو. ئەمە شوامان لێ دەکات زیاتر گرنگی بە جۆری قماشەکان بدەیت کە گرنگترین خاڵی مارکەکەی ئێمەیە. قماشەکان لە باشترین سەرچاوە جیانەکانەوە هاوردە دەکەین لە ئەندەنوزیا و کۆریاوە. ئێمە چوونێتە قۆناغێکی بەرزترەوە چونکە بە دوای جیاوازی کوالەتیدا دەگەڕێن و دەمانەوێت مارکەکەمان نێودەوڵەتی بێت. نەک تەنیا لە عێراقدا دەستمان کردو بە دروستکردنی قماشی تایبەت بە ناوی مارکەی نەقشەوە. گرێبەستمان لەگەڵ چەندین کارگەی بیانی هەیە بۆ دروستکردنی قماشی تایبەت بە مارکەکەمان بەو تایبەتمەندیانەی کە داوای دەکەین. لتصنيع أقمشة خاصة بماركتنا بالمواصفات اللي نطلبها واللي نطليها واللي يعني نخصصها نحن بالنسبة لهم. خودانên brandî dixwazin dahatûyekî geş bû nexşeyê drûst bikin. Bêvekirina şorûmên modern li cihên stratêjî. Her wek markeyên navdar. شغلنا حسب المواسم. الموسم الصيفي بنشتغل فيه بشتات عبايات سوتات فساتين داخلي. موسم الشتوي يكون کارەکانمان بە پێی وەرزەکانە. وەرزی هاوین، شاڵ، عەبا، قات و جلوبەرگی ژێرەوە دروست دەکەین. وەرزی زستان کەمێک جیاوازترە. چاکەت، مانتۆ و پانتۆڵ دروست دەکەین. توانای بەرهەمێنان لە وەرزی هاویندا زیاترە لە وەرزی زستان. یەک بەرگ درو دەتوانێت لە ڕۆژێکدا 10 بۆ 15 عەبا دروست بکات. بەڵام لە زستاندا بەرهەمێنان کەمترە چونکە دیزاینەکان قورسترن و وردەکاریان زیاترە. Di sê salên derbasbûyî de kargehên tekstayلê li Herêma Kurdistanê di zêdebûnê de ne. Kargeha nexşe kariye bibe rênîşanderek ji bo wan. دیزاینەکان زۆربەی کات لە بیرۆکەیەکەوە دەست پێ دەکەن بۆ نمونە بیرۆکەی عەبایەک سەرشان یا پاڵتۆیەکم لە مێشکدایە دەست دەکەم بە کێشانی بیرۆکەکە و بەڕوونی دەیدەم بەو کەسێک کە بە مەقەست دەیبڕێت ئەو پارچەکەم بۆ دەبڕێت و سەیری دەکەم ئەگەر پێویستی بە دەستکاری هەبێت دەستکاری دەکەین تا دیزایانی کۆتایی دەردەچێت. پاشان قۆناغی هەڵبژاردننی ڕنگ و قوماشی گونجاو دێ بۆ پارچەکە تا بەرهەمی کۆتایی تەواو دەبێ. هەر ماوەیە کۆمەڵێک دیزایانی نوێ دروست دەکەین کە لە 10 بۆ 12 دیزاین پێک دێ پاشان وێنایە نەگرین و لە پەیجەکان و فرۆشگاکانماندا نمایشیان دەکەین. بالنسبة للمنتجات اللي ننتجها بماركة نقشة بەرهەمەکانی مارکەی نەقشە فرەجۆرن و لە داهاتوودا چەند هێڵێکی تریش زیاد دەکەین ئینشاءڵڵا. عەبای خەلیجی، شاڵ، جلوبەرگی ژێر عەبا و قات، پاڵتۆ، مانتۆ، ئێلەکی ژنان، پانتۆڵ و کیلۆت
هەروەها بەنیازی چەندین بەرهەمی نوێ زیاد بکەین بە پێی داواکاری کڕیاران وەک جلوبەرگی بۆنەکان، قەفتان و جلوبەرگی بۆنە خەلیجیەکان ئینشاءالله. قطع المناسبات والقفطان والدراعات المناسبات والخليجية إن شاء الله. هبونا مارکین جلوبرگان تایبەتیە نافخۆیی و کارگەهên wan li Herêma Kurdistanê. Pêşveçûnek dine di kertê pîşesaziyê de. Marka nexşe ev yek Selmandiye. Ev jî Made in Kurdistan e. Ev jî li Hewlêrê hatiye çêkirin.